هەتا لە یاریکی دز و پۆلیسیەوە دەستی پێکرد کە زۆر سادە بوو بە ناوی ڕیسن چیسەوە هەتاکو گەیشت بەمە ئەمە گراند تێفت ئۆتۆ. یەکەم چەندەها بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە یاریەکانی تری کۆمپانیای ڕۆکستار لە هەمان جیهانی یەکترا یاخود گەردوونی یەکترا بن وەک چەند دیمەن و زانیاریەک لە GTA هەیە بۆ نمونە GTA 5 لە خانووکەی فرانکلین کتێبێک هەیە ناوی ڕێد دێدە کە لەلایەن جێی مارسنەوەیە بۆ ئەوانەی کە نازان ئەوە ناوی کەسایەتی سەرەکی لە یاری ڕێد دێد ڕێدێمشن کە هەر لە ئاماشەوە لە کۆمپانیای ڕۆکستارەوە بەرهەمێنراوە یاریمان هاند کە بە هەمان شێوە لەلایەن کۆمپانیای ڕۆکستارەوە دروست کراوە لە ناو شارێکە خۆی بینێتەوە بە ناوی کارسر سیتی و ئەم شار لە چەندین شوێنی ناو GTA ناو ئەبرێت و باسەکرێت. What was your first bank score? 88, outskirts of Carcer City. وە لە GTA 4 Woolworths Academy لە یاری بوڵیدا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ناو یاری GTA 4 باس ئەکرێت. دووەم کەسایەتی سەرەکی نیکۆبێڵێک لە یاری GTA 4 لەسەر کەسێکی ڕاستیەوە وەرگیراوە. ئەویش ئەکتەری ڕووسی ڤلادیمیر ماشکۆڤە لە فیلمی Behind the Enemy Line. هەلی ئەوەشیان بۆ ڕەخسان کارخۆشی دەنگی بۆ تۆمار بکات بەڵام ڕەتی کردەوە بە هەمان شێوە بۆ کارکتەرەکانی GTA 5 لەسەر سێ کەسی ڕاستی وەرگیراوە بەڵام ئەمان خۆشیان دەنگیان بۆ تۆمار کردووە. سێم لە GTA 5 کۆمپانیای ڕۆکستار بۆ دەنگی زۆر لە تاوانبارەکانی ناو یاریەکە تاوانباریان لە زیندانەوە بەکرێ گرتووە بۆ تۆمارکردنی دەنگەکان بوو ئەوەی هەستێکی ڕاستی بەخشن بە یاریەکە و بۆ چەندەها دێگۆڕانکاریە بەسەرداهات بوو لە بەراوی زیندانیەکان بەدڵیان نەوە بوو حەزیان کرد بۆ هەستێکی ڕاستیی پێبەخشن بۆیە زۆریان لەسەر سیناریۆکە نەڕۆشتبوون کە پێیان درابوو. چوارم ئەوەی ئیزانی یاری GTA یارێکی گەورەیە و جیهانێکی فراوانە بەڵام لەگەڵ بڵاوکردنەوەی بەشی 5 ئەم یاریە گەیاندیە پلەیەکی نوێ بۆ کوالەتی گەورەی هەیەی توانی پلی چوارەم بەدەست بێنێت بۆ زۆرترین فرۆشتن لە مێژوودا کە 54 ملیۆن دانی لێ فرۆشراوە وە لەگەڵ ئەوەشدا حەو پێوانەی گێنسی تۆمار کردووە. پێنجەم بۆ دروستکردنی یاری GTA زیاتر لە 1000 کەس بەشداریان کردووە و یەکێکە لە گرانتین یاریەکان لە بەرهەمهێناندا کە 265 ملیۆن دلاری تێچووە و پلەی دومی بەدەستهێناوە لە گرانیدا. ئەگەر حەزیش ئەکرد بزانیت یەکەم گرانتین یاری لە بەرهەمهێناندا چییە سەیری پێجەکەم کە لە فیسبوک لینکەکەی لە خوارەوە. هاتینە کۆتایی ڤیدۆکە بەس پێشەوەی کۆتایی پێبێنم چەند تێبینێکی وردەیە حەزم کردی خەمەڕۆ ئادەست پێ بکەین. لە کاتی شەڕکردن لەگەڵ پۆلیسە ئەگەر فیشەک بنی بە قاچیەکێکیانەوە بۆ هەیە ئەوەی تریان ڕای بکێشێت و دووری بخاتەوە. ئەگەر لەگەڵێکی قسە بکەیت بە تەلەفۆن دوای تەواوبووندی سانە پەیوەندی پێوە بکەیتەوە تێبینێت سەر ئەوە ئايات کە ئێستا قسە لەگەڵ کردو و تۆزێکی تر پەیوەندی پێوە بکەرەوە. هێمای ماوسەکە لە ئینتەرنێتی ناو یاریەکە هێمای ماوسی ئاسایی نییە پەنجەی ناوەڕاستی دەستە. هەر سێ کەسایەتی ناو یاریەکە ترێڤۆر، مایکل لەگەڵ فرانکلین هەرسێکیان مۆبایلی جیاوازیان پێیە لەوانە iOS، ئەندروید لەگەڵ ویندۆز. زۆر سپاس بۆ سەیرکردن هاوڕێیان هیوادارم بە دڵتان بێت هەر تێبین و سەرنجێکتانە بوو لە کۆمنتەکانە بینوسن ئەتوانین سەبسکرایب بکەی بۆ یاگەر لە ڤیدیۆ نوێیەکان بێت و واشتوانی مەشێر بکەی لەگەڵ هاوڕێکانە بۆی زانینی زیاتیان لەبێ خودپی ئاشنا بن. باوەی گرنگە لێ بڵم هاوڕێیان کە من کاتن زۆر کەمە بەهۆی خوێندنەوە بەهۆی هەنێک کاروشتی تریشەوە بووە ڤیدۆ کەم ئەەکەم بەڵام ئینشاءڵڵا دوای ئەم ساڵەوە کە خوێندن لە پۆلی شەشتاوەکەم هیچ کێشەم نابێت و مەجارێکی باشترمان بێت بووی ڤیدۆی جوانتر ئامادە بکەم بە تایبەتی حەزم زۆر لە گەیم پلەیە و کاتەشتی باشترتان بۆ ئامادەکەم و من حەزم زۆر لە هەری شەڕ نییە زیاتر لەوانی یاری بچوو بکەم چونکە چێژێکی زیاتی تایە دانم پێکرینێکی شتیا بێت بۆیە هیوادارم بە دڵتان بێ و ئەتوان سەبسکرایبم بۆی ئاگاتانێ بێ و ئەشتوان ئەو کاتەکە بڵاو بکردەوە جابێت ناو کەناڵەکەەوە کاتی خۆش بۆیەوە.